سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. وەک دەزانن چەند ڕۆژێکە بابەتی گەرمینێ و مێدیاکان و گۆڕەپانی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش سەردانیکردنی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان، کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی و کۆبوونەوەی لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکانی جێی مەبەستی تورکیا لە هەرێک لە عێراق و لە هەرێمی کوردستان. دەمەوێت کەمێک تیشک بخەینە سەر هاتنی ئێستایی وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ چی و چی باس کردووە لەگەڵ حکوومەتی عێراقی و بەرپرسانی عێراقی و بەرپرسانی هەرێمی کوردستان و کاریگەری و باخی هاتنەکەی لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان چی دەبێت و لەگەڵ کۆمەڵێک پرسیاری دیکە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک ئەڕانچ جەعفەر کە لە سودیۆک چاودێری سیاسی لەگەڵمە کاک ڕانچ بەخێر بی و بڕیار وایە پاشکەمێکی دیکەش کاک سەرحەد شێخە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە قەڵازێەوە لەگەڵمان دەبێت کەمێکی لەگەڵ ئەویش گفتوگۆ دەکەین. کاک ڕانچ زۆر بەخێر بی. دەمێت بە کورتی پێم بڵێ هاتنی ئێستایی وەزیری دەرەوەی تورکیا چی لە خۆی دەگرێت و مەبەستی سەردانەکەی چییە؟ سەرتا سپاسانەکەم. هاتنی ئەم جارە خۆی دەبوو لە کاتێکی زووتر بێت، بەڵام کاتەکەی کەوتە ئەم هەفتەیە ناوەڕاستی ئەم هەفتەیە کۆمەڵێک دۆسیەی پەیوەندیدار بە عێراق و وڵاتی تورکیا و هەرێمی کوردستان و تورکیاش لە ئارادایە بە تایبەتی دوای بڕیاری دادگای پاریس لەوەی پەیوەنددارە بە نەوتی کوردستان کێشە و پەیوەندیەکانی نێوان عێراق لەگەڵ تورکیا گەیشتە ئەم قۆناغا کە پێویستە گفتوگۆ بکرێت لەسەر زۆر دۆسیە لە نێوانیاندا. یەکێک لەو دۆسیانە دۆسیەی نەوتە، فرۆشتنی نەوتە بە بازاڕکردنی نەوتی هەرێمی کوردستان و عێراقا لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە. دۆسی تری بازرگانی هەیە لە نێوان عێراق و تورکیا هەتاکو ئێستاش بەردەوامە، بەڵام پێویستی بە گەشەپێدانی ئەو پەیوەندیە بازرگانیانەیە. هەروها دۆسی ئەمنیش کە دۆسیەکی هەرە لە پێشە بۆ تورکیا کە هەمیشە زەختی لەسەر دەکاتەوە، ئەویش ناساندنی ڕێکخراوی پەکەکە یان پەکەکە پارتی کرێکارانی کوردستان وەک حزبێکی تۆرۆریست یەکێک لە داواکاریەکانی وەزیری دەرەوە هاکان فیدان بووە بۆ عێراق کە لە هەوڵدایە ئەمە بکات. بەڵام هەموو ئەو دۆسیانە لە گفتوگۆی بەردەوامی نێوان هەردوولادا بووە و ئەمە دەبێتە هەنگاوێک بۆ لێگەیشتن لەسەر زۆرینەی ئەو دۆسیانە. و دۆسیەکی تری گرنگیش دۆسی ئاوە، بڵین سەرچاوەی هەردوو ئاوی دیجلە و فرات لە تورکیاوەیە، هەرە زۆری بەشێکی کەمی لە هەرێمی کوردستانەوەیە، بەشی هەر زۆری لە تورکیاوەیە و بە جۆرەی ئەو داتایانەی هەشە تەنها سەدا 30 ئاوی کە پێویستە لە تورکیاوە لە ڕێگەی دیجلە و فراتەوە بگاتە عێراق سەداسی گەیشتووە یان سەداسی ئەگات. و ئەمەش بەشێکە لەو شەڕی کە هەیە لە نێوان یاگەر شەڕێکی دیبلۆماسیش بێت یان گوشارێک بێ گوشاری شەڕی ئاو لە ناوچەکە بۆ ئەوەی تورکیا بتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنێت. دیارە کاریگەری ئاو زۆر گەورەیە لەسەر پرۆسی سیاسیش لە نێوان هەر وڵاتێکدا و ئەمەش کارتێکی کاریگەرە لەبەرەوەی ژینگەی عێراق، ژینگەی ناوچەکە بە شێوەیەکی گشتی ژینگەی وشکە ساڵیە، ژینگەیەکە دەرەنجامەکەی وشکبوونی ئەو زۆنگاوانەی باشووری عێراقا کاریگەری گەورەی دروست کرد لەسەر سامانی سروشتی بۆ خەڵکی عێراق و لەسەر کشتتوکاڵیش بە هەمان شێوە. ئەنی کۆی ئەو دۆسیانە دۆسی گرنگن لە گفتوگۆی نێوان هەردوو لادا بووە و ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەیە بە هەمان شێوە دۆسیی نەوت، دۆسیی ئەمنی لەوەی پەیوەندی بە هەردوو لاوە هەیە کە ماوەیەکی باشە ئەو نەوتە ڕاگیراوە
ئەمە پەیوەندیەکی دوولایەنەیە لە نێوان تورکیا و عێراق لەلایەک و هەرێمی کوردستانیش لەگەڵ تورکیا لەلایەک جگە لە پەیوەندی بازرگانیەکانیش و مەسلەی وەبەرهێنان لە عێراق و هەرێمی کوردستان کە لە داهاتوودا ئەمانە هەمووی دەبن بە دۆسی یەکخرا و ڕێکخراو لە نێوان هەردوولادا و تورکیا بە تەمای ئەوەشە وەبەرهێنانی زیاتر و گەورەتر لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا ئەنجام بدات. لایەنیش دیکەشی کە پەیوەندیدارە بە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ وڵاتانی کەندا و دیارە ئەوان دەیانەوێت باکووری کەندا و ببەستنەوە بە تورکیا و لە تورکیاشەوە بۆ ئەوروپا. ئەمە ژێچێک لە دۆسیانەیە کە لە دوای لێگەیشتن یان لە دوای جۆرێک لە ڕێککەوتن دەکرێت ئەو پرۆژێش بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش چ لە بواری گەشت و گوزاری چ لە بواری بازرگانی کاریگیری گەوری هەیە لەسەر ئابووری تورکیا کە لە دۆخێکی قەیراناویدایە. کاکڕنج ئەوەندەی لە میدیاکانەوە زانیاری دزەی پێکرابیانی هاتنی سەردانەکە ینی هاکان فیدان ئامانجەکانی خۆی پێکاوە لە گفتوگۆ و کۆبوونەوە میتینگەکانی لەگەڵ بەرپرسانی عێراقی لەسەر هەندێک دۆسیی ئابووری توانیویانە گفتوگۆ بکەن و بگەنە جۆرێک لە لێک گەیشتن، بەڵام هەندێک دۆسیی تری وەکو ئەمنی بەڕاستی ئەمە تاوەکو ئێستا لە بەردەم گفتوگۆدایە. داواکاریەکانی ئەوان قورسە، داواکاری عێراقیش لە ڕووی ئەمنیەوە ئەوەیە کە پێویستە سەروەری عێراق بپارێزرێ و سوپای تورکیا لە خاچی عێراق بچێتە دەرەوە. اینجا هەوڵ بدرێت لە داهاتوودا لیژنەی هاوبەش پێک بهێنرێ بۆ پێی دەستوریش نابێت عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش کە بەشێکە لەو عێراقا ببێتە سەرچاوی مەترسی بۆ دراوسەکانی چ تورکیا بێت یان ئێران یان هەر وڵاتێکی دیکەی دراوسێ کە سەرچاوی کێشە بێت لە ڕووی ئەمنیەوە. لەسەر مەسلەی پارتی کرێکەکانی کوردستان پێت وایە تورکیا بتوانێت حکوومەتی عێراقی قایل بکات بۆی کام پارتەوە پارتێکی تێرۆریستی بناسیێنرێت؟ پێم وایە ئەوە قورسە، چکە ئەم کێشەیە دوو دیوی هەیە. دیوێکیان پەیوەندی بە دۆزی کوردەوە هەیە لە باکوور. چارەسەر ڕاستەقینەکە ئەوەیە کە لە ڕێگەی پرۆسەیەکی ئاشتەوایی لە بری ئەو مانۆرە جەنجانەی کە ئەنجامەدرێ لە ماوەیەکی دیاریکراودا دەکرێت هەنگاو بنرێت. ئەمەش دوای ئەوەی کە ئەم دۆزە ینی دۆزی کورد وەکو دۆزێکی سیاسی دانی پێدا بنرێت لەلایەن وڵاتی تورکیاوە لە بنچینەدا ئەو کێشەیەکی ناوخۆیی تورکیایە کە تاوەکو ئێستا لە ڕووی سیاسیەوە دانی بەو دۆزە نەناوەوە هیچ هەنگاوێکی بۆ نەناوە. ئەمە کێشە گەورەکەیە کە پەیوەندی بە خودی تورکیاوەیە، بەڵام هەمیشە تورکیا هەوڵی داوە ئەم دۆسیەیە بخاتە دەرەوەی خۆیەوە و ڕەهەندێکی استراتیژی ئەم دۆسیە ئەوەیە کە ناوچە سەختەکانی شاخەکانی قەندیل کە ناوچەیەکی هێندە سەختن ڕەنگە عێراق و تورکیاش بەیەکەوە ئەگەر ڕێککەوتن بکەن نتوانن ئەو ناوچەیە وەکو پێویست کۆنتترۆل بکەن. ئەمە شۆکارەکەی ئەوەیە کە ئەم دۆسیە یان ئەو دۆزە دۆزێکی سیاسیە دەبێت بە شێوەیەکی سیاسی چارەسەر بکرێ. قەندیل ئەو کێشەیە گەورە نابێت بە چارەسەرکردنی ئەو کێشە سیاسیە ئەو دۆزە و ئەوە هەنگاویشە بۆ لێگەیشتنی زیاتر و ئەو دۆسە ئەمنیا هەر پەیوەندی بە قەندیلیشەوە نییە، بەڵکو ئەو کێشانی تورکیا لەگەڵ ڕۆژ ئاواش هەیەی بە هەمان شێوە دەرهاویشتە و دەرئەنجامی ئەوەیە کە تورکیا ناوێت ئەو دۆزە پێشوەیەکی سیاسی چارەسەر بکە. هەمیشە چارەسەری سەربازی لە پێشەوەی چارەسەرەکان بووە. هەموو هەوڵە دیپلۆماسیەکانی تورکیاش بۆ ئەوە بووە ئەم استراتیژە سەربازیە لە خزمەتی ئەو استراتیژە سەربازیە بەکاربێنێت. ئەمەیە دۆخەکە. باس لەوە دەکرێت کە لە نزیکترین دەرفەتدا سەرۆکۆماری تورکیا پێدەچێت سەردانی عێراق بکات. هاکان فیدان دوێنێ لە کۆنگرە ڕۆژنامەوانێکیدا باسی لەوە کرد کە ئێمە بەرژەوەندی هاوبەشمان هەیە لەگەڵ عێراقداوە لە کاتە سەختەکاندا پێکەوە بووین و سەرۆکۆماریش مەبەستێتی بۆی بێتە عێراق و چاودێری ئەو ڕێکەوتن و بەڵێنانە بکە کە لە نێوان هەردوو لادایە. پێت وایە بەو نزیکانان سەرۆکۆماری تورکیا بێتە عێراق؟
ئەمە بەندە بە بەرەو پێشچوونی ئەو لێگەیشتنی لەو گفتوگانەی ئەو چەند ڕۆژانە هەبووە ئەگەر ئەمە بگاتە لێگەیشتنێکی باش بە دڵنیاییەوە ڕەجەب تەیب ئۆردۆغان سەرۆکی کۆماری تورکیاش دێت ئەو سەردانە دەکات ئەم سەردانە سەردانێک دەبێت بۆ واژۆکردنی ئەم دەرئەنجامی ئەو گفتوگۆیانە کە بریتە لە کۆمەڵک پرۆژەی جیاجیایی پەیوەندیدار بۆ دۆسیانێک کە لە نێوان هەردوولادا باس کرابوو بەڵام ینی کێشەیە تا چەند ئەو متمانەیە دروست دەبێت تورکیا بە ئاسانی کێشەی ئاو لەگەڵ عێراقدا چارەسەر دەکات و چەندەش هەنگاو دەنێ بۆ ئاراستەیە و چەندە دەشتوانرێت ئەو کێشە ئەمنی سەربازیانەی هەیە چارەسەر بکرێت ئەمەیان بەندە بە ئاستی لێ گەیشتنەکە بگاتە ئەوەی کە ئەو ڕێککەوتنانەی لێ بکەوێتەوە بە دڵنیاییەوە سروک کۆماری تورکیاش ئەو سەردانە دەکات و بە شوێکی پرۆتۆکۆلی بەڕێوە دەچێت. مەسەلەی بابەتی هەناردەکردی نەوتی هەرێم لەلایەن تورکیاوە کە ئێستا تا ڕادەیەک بۆتە دۆسیەکی چەقپەسچوو لە نێوان تورکیا و عێراقدا و لەم سەردانەشی داهاکان فیدان گفتوگۆ لەسەر و بابەتە کردو هەم لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقی و هەم لەگەڵ بەرپرسانی هەرێمیشدا و دەزانیت کە وەزیری نەوتی عێراقیش سەردانی تورکیای کرد و لەگەڵ وەزیری وزە و سامانە سروشتەکانی تورکیا کۆبووە پێشبینی دەکەیت دانی ئەم سەردانەیەکان فیدان تەکانێکی دیکە بدات بە پرۆسەکە بۆ ئەوەی کە هەناردی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە ئەمە دیسا بەندە بە ڕادەی لێگەیشتن لە نێوان هەردوو وەزیری نەوت و وەزیری سامانە سروشتیەکانی تورکیا بگەنە لە یەکگەیشتن و بەندیشە بە ڕادەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەم دۆسیەیە لە بەرەو پێشچوونی ئەو دۆسیە بۆی ئامادەکاری بکرێت چونکە ئەمە بەندە بە هەموو ئەو ڕێککەوتنانەی کە پێشتر کراوە لەگەڵ ئەو کۆمپانیایانە دیارە عێراق لە ماوەی ڕابردوودا داوای کرد بوو هەموو ئەو ڕێککەوتنانە ئەمانە هین بکرێت جارێتتر پێداچوونەوەی پێ بکرێت بەپێی ئەوەی کە وەزارەتی نەوتی عێراق خەی بووە لەگەڵ کۆی کۆمپانیەکانی تر بە هەمان شێوەش لەگەڵ ئەو کۆمپانیانەی وەبەرهێن بە هەمان شێوە کار بکرێت وردەکاری ئەمانە زیاتر لای پسپۆڕانی بواری نەوتە بەڵام دەکرێت ئەمە بکرێت لەبەرەوەی هەم تورکیا ئێستا پێویستی بەوەیە کە داهاتێکی زیاتر لەو قەیرانە ئابوووریەی تێدایە یاریدەدەری بێت بۆ سوکردنی قەیرانەکە و هەم عێراقیش پێویستی بە تەواوکردنی ئەو بودجەی خۆیەتی لە ڕێگەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و بەشێکی عێراقیژەوەی کەرکووک هەر لە ڕێگەی ئەو بۆریانەوە زۆر باش کاکڕاست دەگەڕێمە وڵات دەچمە لای کاک سەرحەد شێخە ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت لە قەڵاتزێ کاک سەرحەد سوپاس کە لەگەڵمانیت بە کورتی سەرنجی خۆتم پێ بڵێ لەسەر سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان کاک سەرحەد گوێت لە دەنگی منە؟ جان بڵێ پرسیاری ئەوم کرد کە سەرنجت چییە یان تێڕوانینت چییە سەبارەت بە هاتنی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان صوتت خراپە ئێستای باشتر گوێت لە دەنگی منە وتم لە ئێستادا لەم سەروەختەدا هاتنی وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان چ باخێکیەوە سەرنجی تۆ چیە لەو بارەیەوە؟ دیارە خۆتان دەزانن وڵاتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە باخێکی سیاسی ئابووری ستراتیژی جیۆپۆلیتیکی گرنگی هەیە لە دیدی یەکێک لە زلهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێش وڵاتی تورکیا وڵاتی تورکیا بۆ حکمی ئەو پێگە جوگرافیا تایبەتێکی هەیەی وای کردووە کە حکوومەتی عێراقی بۆ هەناردەکردنی دەراماتی سروشتی بەتایبەتی نەوت
سوود لە وڵاتی تورکیا ببینێت. خۆتان بەرچاوتان ڕوونە دوای 25 ساڵ 2023 بە بڕیاری دادگای ناوبژوانی نێودوڵەتی لە شاری پاریس بڕیاردا کە نەوتی هەرێم لە ڕێگای تورکیاوە ڕابگرێت. ئەمەش کۆمەڵێک ئینتیزاماتی خستە سەر تورکیا. یەکێک لە ئینتیزاماتەکان ئەوە بوو کە دەبێت حکوومەتی تورکیا 1 ملیار و 500 میلیۆن دلار وەکو قەرەبوو بدات بە حکوومەتی عراقی و نەوتەکەشی ڕاگرت تا ئەو کاتێک کە حکوومەتی عراق حکوومەتی تورکیا دەگەنە جۆرێک لە لێکتێگەیشتن یاخود جۆرێک لە ڕێکەوتن بۆی جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەندەری جیهانی تورکیاوە هەناردەی دەرەوە بکرێت. ئەو سەردانانەی هەم وەزیری نەوتی عراق و هەم وەزیری دەرەوە و وەزیری سامانە سروشتەکانی تورکیا بۆ بەغداد و هەرێمی کوردستان لەو چوارچێوەدایە بۆ ئەوەی کە بیر لەوە بکەنەوە، بیر لە ڕێگاچارەیە بکەنەوە یاخود بیر لە ڕێکەوتنامەیەک بکەنەوە ئەگەر ببێتە بەدیلی ئەو ڕێکەوتنامە 50 ساڵێک حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا واژۆی کرد بۆ ئەوەی کە جارێکی تر نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بازاڕەکانی دەرەوە بکرێتەوە. ئەم سەردانەی وەزیری تورکیا بۆ لەم چوارچێوەدایە. کاکە سەرحەد لە کاک ڕەنجیشم پرسی ینی لەم سەروەختەدا هاتنی هاکان فیدان بۆ کۆمەڵێک دۆسەیە، بەڵام ئەوەی کە لە هەمویان گرنگترەوەی کە ئامانجی پشتی سەردانەکە ئەوە بێت کە هەم هەرێمی کوردستان و هەم عراقیش بگەنە چارەسەر لەسەر بەشێک ئەگەر هاوکارانم بتوانن ئەو گرفتەمان بۆ چارەسەر بکەن دەچمە لای کاکڕەن جارێکی دیکە دێم وڵات کاکسەر حتا ئەو گرفتە چارەسەر دەبێت کاکڕەن مەبەستمە لەسەر دۆسی ئەو کەمێک جەخت بکەمەوە کە گرفتی سەرەکیەوە سەردانەکە یاکان فیدان بۆ لای خودی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق لە بەیاننامەی سەرۆکاتی کۆمار باس لەوە کرا بوو کە خودی سەرۆکۆمار لەسەر بابەتی ئاو قسەی لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا کردووە. پێت وایە تورکیا مەسەلی ئاوەکو کارتی فشار لە دژی عێراق و هەرێمی کوردستان بەتایبەت عێراق بەکارڕایانێ؟ بەخۆی بەکاری هێناوە نەک بەکاری نانی بدارەوە بەسم لەوەیە وەک کارت بەکاری هێناوە تا ئێستا؟ بەڵێ هەتاکو ئێستا وەکو کارت بەکاری هێناوەکو پێش و باسم کرد تەنها سەداسی ئاوی لەوەی کە پێویستە بەردراوەتەوە لەو بەنداوانەی تورکیاوە دیارە ئەو پرۆژەی بەنداوی استراتیجی گاپ کاریگەری بۆ ئەوە بووە کاریگەری سیاسی لەسەر ناوچەکە دروستکات و هەبێت و بەردەوام بێت. ئەمە ئاو چەکێکی بەردەوامەوە لە داهاتوودا کاریگەری زیاتر دەردەکەوێت بە تایبەتی دوای کاریگەریانە خراپەکانی یان نێگەتیڤەکانی ژینگە لەسەر ناوچەکە ئاو زۆر پێویست دەبێت. بۆیە عێراق هەم لە هەرێمی کوردستانەوە هەنگاوی ناوە بۆ ئەوەی ئەو کاریگەریانە کەم کاتەوە، بەڵام ئەم هەنگاوانە هەنگاوی یەکلاکەرەوە نین تا و ئاستەی پێویستی بە ئاوی تورکیانە بێت. بۆیە لە هەموو کاتێکدا عێراق پێویستی بە سەرچاوی ئاوی تورکایە بۆ ئەوەی بۆی بەردرێتەوە و دیارە ئەمانیش ئەم کارتە بەکاردێنن بۆ سەپاندنی مەرجەکانی خۆیان بەسەر عێراقدا و ئەمە لە چوارچەوی ئەو سەودایە دەبێت ڕەنگە تا قۆناغێکی دیاریکراویش بێت. باشە کاکڕەنج دەزانیت تەعنی گەورەترین ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیایەوە و هەرێمی کوردستان و عێراقیش گەورەترین بەکاربەری کاڵای تورکین. هەنی بۆیە ئێمە نەمانتوانیوە بە چەند ساڵی ڕابردووشەوە ئێمە ژۆ کارتی فشار هەنی هەوڵ بدەین سنوورەکانمان لە ڕووی بازرگانیەوە لەگەڵ تورکیادا بخەین ئەنچوو بایکۆتی کاڵای تورکی بکەین. هەنین پێت وایە بۆ ناتوانین بیکەین بەدیلی دیکەمان نییە؟ ئەو بچووکە بوون دەزانیت لە کاتی خۆی ینی لەسەر ئاستی تاک و کۆمەڵەوانە بەس ڕەنگەوە کاریگەری هێندە گەورە نەبێگەر لەسەر ئاستێکی باڵا حکوومەتە و بڕێرە بدە. ئەم کارتی گوشارە ئەو نابێتەوە کارتە گوشارە یەکلاکەرەوەی کە عێراق بێوێ بیکات چکە کاریگەری دروست ناکات. ئەم خۆی کاریگەری وەکو خۆی باز دەوە دەکات ینی عێراقێک لە وڵاتانی کە
گەورەترین ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لەگەڵی. ئەم کاریگەریە دوولایەنەیە، ینی چەندە کاریگەری لەسەر تورکیا دەبێت ئەوەندەش کاریگەری لەسەر عێراق دەبێت. ئەگەر بە پرۆسەیەکی دیاریکرا و لە استراتیژی عێراقدا بێتەوە بکە دەبوو هەنگا لە دوای هەنگاو بیکات، نەک لە پڕ یان لە کاتێکی دیاریکرا و ئەمە بکات. لە کاتێکدا ئێستا هەوڵی دیبلۆماسی هەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان، بۆ ئیشکردن لەسەر ئەو دۆسی هاوبەشانەی کە لە نێوان هەردوو لادا هەیە. بۆیە ئێستا قسەکردن لەسەر هەر جۆرە بایکۆتێک یان داخستنێک نییە، لە کاتی خۆشیدا هەروەکو هەڕەشە بەکاراتوە، نەک بە شێوەیەکی کردارێکی ئەمە جێبەجێ بکرێت. چونکە تۆ کە بەدیلت نەبوو بۆ پرۆسەیەکی دیاریکرا و بەڕاستی ئەمە لە چوارچێوەی کارتی گوشاری ئابووری سیاسی تێناپەڕێ. بۆیە لەم نێوانە هەم تورکیا پێویستی بە عێراقەوەم عێراقیش پێویستی بە تورکیا پێویستیشی دوولایەنەیە. ئێمە ئەزمموی شەڕی ئۆکراینمان لەبەر چاوە، ینی چ کاریگەریشی گەورەی لەسەر هەموو دنیا هەبوو لە مەسلەی ڕاگررتنی بازاڕی گەنم لە دنیادا. ئەمەی کە ڕوودەدا لە نێوان عێراق و تورکیا کاریگەریەکانی بۆ هەردوو وڵات هەیە. بۆی ئێستا ئاراستەکە بە ئەوەدایە کە بگەنە ئاستێک لە لێک گەیشتن، هەرچەندە خواستی ئەوەش لەلایەن تورکیا لە ئارادایە بۆ ئەوەی ئەم لێگەیشتانە بچێتە قۆناغی ڕێککەوتنی استراتیژی دوورمەودا بۆ گەشەپێدانی ئابووری، بۆ چارەسەرکردنی دۆسیە ئەمنی و سەربازیەکان، بۆ مەسلەی نەوت، بۆ مەسلەی وەبرهێنانی گەشت و گوزاری، بۆ زۆر بوار لە ئارادایە. ئەو ئەمە لە داهاتوودا دەوەستێتە سەر ئەوەی هەموو ئەو لێگەیشتانە هەموو گفتوگویانە چەندە دەگەین لێگەیشتن و ئەو لێگەیشتانە کاریگەری چیان دەبێت. دیارە ئەو پرۆژەیە کە پەیوەندی بە کەنداویشەوە هەیە لەگەڵ وڵاتانی کەنداو لەلایەن تورکیاوە باس کراوە و ئەمەش بەبێ عێراق جێبەجێ نابێت. بۆیە جاریشتر تورکیا پێویستی بەوەیە عێراق وەکو پردێکی پەیوەندی بەکاربێنێ بۆ جێبەجێکردنی هەموو بەشێک لەو ڕێککەوتنانەی کە دەیەوێت بیکار لەگەڵ وڵاتانی کەنداویش. عێراق دەورێکی محوەری دەبینێ لێرەدا و بۆ عێراق گرنگە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەوە تورکیا ئەمڕۆ گفتوگۆ لەسەری گەرمە ئێران بە هەمان شێوە لە چوارچێوەی کارەکانی خۆیدا ئەو پەیوەندیانە بە ئاراستەیەکی گونجاو بۆ گەشەپێدانی ئابووری، بۆ خۆشکردنی بازار بەکاربێنێ و ببێتە بەشێک لە جوڵەی بازار و وەدەهێنانی دەستی کار، یعنی زیادکردنی دەستی کار بەرەو جۆرێک لە ئارامی ئابووری زیاتر لەوەی کە هەیە. ئەمە ئامانجەکانی عێراق، نەک دروستکردنی قەیران لەگەڵ تورکیا، چونکە هەرچی بیکات لە ڕووی ئابووریەوە بارتەقای کارتی ئاوەکە نییە کە تورکیا بەکاری هێناوە و لە داهاتوشدا ئەگەر شتێکی وا بێتە پێشەوە بەکاری دێن. کاک سەرحەت جارێکی تر دەگەڕێم وڵاتی وادارم ئێستا بەباشی گوێبیستی دەنگی من بی. کاکڕەنج سەرنجی وایە کە ئەگەر چیانی عێراق شاری زۆریش بکات بەڵام کاریگەریەکانی لەسەر تورکیا ئەو تۆ نابیانی تاکە بژاردە لە بەردەمی لێک تێگەیشتن و ڕێکەوتنە لەسەر کێشاڵ پەسێراوەکانی نێوانیان. تۆ شەمان سەرنجت هەیە؟ بێگومان ئەوەی ئەو کاکڕەنج باسی کرد یەکێکە لەو بابەتانەی کە لای تورکیا بەجددی پلان و بەرنامەی بۆ دانراوە. خۆتان دەزانن لەسەر بوونی ئاو ئەو ئاوێکە لە وڵاتی تورکیاوە داخلی عێراق دەکەی، هەم ڕووباری دیزلێ هەم ڕووباری فورات، تورکیا پرۆژەیەکی استراتیژی گرنگی لەسەر ئەو دوو ڕووبارە دروست کردووە. زیاتر لە 22 بەنداوی بەناوی پرۆژەکانی گاڤەوە لەسەر ئەم ڕووبارانە دروست کردووە. دەیەوێت وەکو کارتێکی فشار، ئەم فشاری سیاسی و وەک کارتێکی فشاری ئابووری بەرامبەر بە حکوومەتی عێراق بەکاری بێنێ. خۆشتان دەزانن بە ئەمە تۆزی واقع بیبین حکوومەتی عێراقی لە دوای ساڵی 2023ەوە تا ئەستا بە شێوازێکی وا نەکەوتێتە سەرپێی خۆی کە بتوانێت زۆرێ بە شێوازێک مامەڵە بکات کە ڕەچاوی هاوسەنگی بکرێت لەگەڵ تورکیادا. خۆتان دەزانن تورکیا
وەکو لە پیرساریەکەمیشدا باسم کرد پێگەیەکی گرنگی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەندامی ناتۆیە و لە هەمان کادا هاوپەیمانێکی استراتیژی گرینگە بۆ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی تر وەکو جەمسەری تر کە لە دنیادا بەرژەوەندی و مەساڵحی اقتصادی و سیاسی و ئابووریان هەیە بە تایبەتی لەگەڵ رووسیاشدا پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتی چینیش بە هەمان شێوە پەیوەندی هەیە بۆیە ئێمە ناتوانین بڵێن عێراق لەو پێگەیەدایە کە دەتوانێت بەرامبەر بە تورکیا و بەرامبەر بە سیاسەتەکانی تورکیا و بەرامبەر بە پلان و بەرنامەکانی تورکیا نەخێرکات بۆیە هاوڕام لەگەڵ کاکرانس کە دەکرێت حکوومەتی ئێستای سوودانی کە ماوەی چەند مانگێکە یاخود بەرەو ساڵێک دەبێت کە تشکیل بووە بەو شێوازە ماماڵە بکات کە لەگەڵ وڵاتی تورکیادا جۆرێک لە پەیوەندی سیاسی و ئابووری و تەنانەت ئەمنیش لە نێواندانیاندا هەبێت بۆ ئەو کێشە و مشکلانەی کە لە بینی ئەم دوو وڵاتەدا هەیە چارەسەر بکرێن بە تایبەتی ئێستا کێشەی زەق و دیار یەک هەناردەکردنەوەی نەوتی هەرێمە دوو کێشەی ئەمنیە سێ خۆی دەبینێتەوە لە کێشەی ئاو. بەڵێ کاکە سەرحەد وڵاتانی کەندا و تورکیا و عێراق ئێستانی ئیش لەسەر ڕێگەی گەشە پێدان دەکەنەوە دەیانەوەی ئیش لەسەرەوە بکەن کە لە زۆر ڕۆ ژێرخانی وڵاتەکانیان ببوژێنەوە پێت وایە ینی ڕۆڵی وڵاتانی دیکە لەم نێوەندەدا چۆنە بۆ نەوڵاتێکی وەکو ئێران چ بایەخێکی دەبێت وەک پێشتیش کاک ڕەنج باسی کرد کە ئێمە بارتەقای تورکیا لەگەڵ ئێرانیش ڕەنگە کۆمەڵێک دۆسیەمان هەبێت کە شایانی گفتوگۆکردنن و دەبێت لەسەریان ڕێبکەوین. کاک سەردی کاتێک تۆ باسی عێراق دەکەی ناتوانیت ڕۆڵی ئێران هیچ شێوێک نادیدە بگریت حکوومەتی وڵاتی ئێران لە ڕەشڵاتی ناوەڕاست لە هاوشێوەی تورکیا پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە و یەکێکە لە وڵاتە وڵاتانی زیهێست لە هەرێمی هەم لە عێراق هەم لە سووریا هەم لە لوبنان هەم لە یەمەن لە زۆربەی وڵاتانی تری کەندا و کە جنابت ناوتینە مەساڵح بەرژەوەندی هەیە و بە شوازێک لە شوازەکان کۆمەڵێک گروپی میلیشایی هەن کە لە وڵاتانەدا کار بۆ جێبەجێکردنی سیاسەتی دەرەوەی ئێران دەکەن بۆیە تۆ کاتێک کە دەتەوێت باسی عێراق و ڕێکەوتنی لەگەڵ وڵاتی تورکیا بکەیت بەبێ گومان ناتوانانی ڕۆڵی ئێران نادیدە بگرین تەنانەت بە قەنەعەتی من لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگای تورکیاوە ئۆکەی سەرەکی لە تاران دەدرێت نەک لە بەغداد. زۆر باشە دەمەوێت کەمێک باسی خودی هاکە ئەمفیدان بکەین لە وەک کەسایەتی باس لەوە دەکرێت کە کەسێکی متمانە پێکراوی ڕەجەب تەیب ئەردۆغانەوە بە سندوق ڕەشەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانیش باس دەکرێت ئەنی بۆ خودی خۆی چ کاریگەریێک لەسەر دۆسیەکان دروست دەکات. بێگومان هاکان پیدان یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکانی تورکیا کە پێشتر بەرپرسی دەستگایەکی حساسی ئەم وڵاتە بووە و یەکێکە لەو کەسانەی کە تەمەنی ئەردۆغانی درێژ کردەوە ئەو کودتای کە دوایین کودتا وڵاتی تورکیا ڕوویدا بە هاوکاری پشتیوانی هاکان فیدان بوو کە نەهێش ئەردۆغان حکومەکەی کۆتایی پێبێت بۆیە من بە دەتوانم بڵم بە کەسایەتی دووهەمی تورکیا ناوی بەرم و ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لە ئایندەی تورکیادا تەنانەت بەپێی هەندێک پێشبینی و تەسەوڕاتەکان سەرۆک کۆماری ئایندەی تورکیا دەبێت ئەم بەڕێزە دەتوانێت ڕۆڵێکی باش بجێڕێت لە چارەسەرکردنی کێشەکانی تورکیا لەگەڵ وڵاتانی دراوسێ و لە ناویشاندا وڵاتی عێراق. زۆر باشە هاتنی هاکان فیدان بۆ هەرێمی کوردستان چ گرنگیەکی هەیە ئەگەر چێوان ڕێگە بە خۆیان نادەم بڵن هەرێمی کوردستان بەڵکو دەڵن باکووری عێراق بەڵام هەر بۆ خۆیان هاتنەکەیان بۆ هەرێمی کوردستان شاهدی لەوە نادا کە پێگەی ئەم ناوچەیە لایوان جێگەی بایەخە بێگومان هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی لە چوارچەوەی عێراقدا پێگەیەکی سیاسی ژێوپۆلیتیکی ئابووری
ئەمنی گرنگی هەیە لە دیتی تورکیاوە و ڕاستە ئەوان وەکو جنابەت فەرمووت وەکو هەرێمێک نایبینن و حساسێتیان لەگەڵ وشەی هەرێم و قەواری هەرێمی کوردستان هەیە، بەڵام ئەو تڕوانیەی ئەوان هیچ لەوە کەم ناکاتەوە کە ساڵانە هەرێمی کوردستان بای چەندین ملیارد دلار زیاتر نزیک لە 20 میلیارد دلار ئاڵگۆڵی بازرگانی لە بینی هەرێمی کوردستان و وڵاتی تورکیادا هەیە و هەرێمی کوردستان تاکو ئێستا خاڵی سەرەکی پەیوەندی بازرگانی گواستنەوەی لە بینی وڵاتی تورکیا و وڵاتی عێراق، بۆیە هەرێمی کوردستان لە دیدی تورکیاوە هەم تورکیا ئەردۆغان باخێک و گرنگێکی زۆر تایبەتی هەیە. ئەمە شوای کردووە کە بە شوازێکی زیرەکانە ئیسپادە لەم پێگەی هەرێمی کوردستان کات و بە مەساڵتە بەرژەوەندی خۆی بەکاری بێنێت. لە ساڵ 2014 تاکو ساڵ 2023 ڕاگررتنی نەوت تورکیا بای چەندین میلیارد دلار قازانجی لە نەوتی هەرێمی کوردستان کرد و ساڵانە ڕێژەیەکی زۆر کاڵای بازرگانی لە بینی ئەم دوو هەرێم و تورکیا ئاڕگۆڵ پێدەکرێت و گەشتارێکی زۆری کورد سەردانی تورکیا دەکات و تەنانەت وەبەرهێنانی زۆریش کراوە لەو بوارەدا و هەرێمی کوردستانش بحکمەوەی کە وڵاتێکی بڵین هەرێمێکی دەوڵەمەندە بە دەرامەتی سروشتی بە تایبەتی نەوت و غاز، هەرچەندە غازەکەی تا ئێستا بۆ دەرەوە هەناردە نەکراوە، بەڵام ئەو بەخێی هەرێمی کوردستان وای کردووە کە تورکیا مامەڕە لەگەڵ واقع کات و سەردانی هەرێمی کوردستانیش کات بۆ ئەوەی ئەو قازانجە زۆرێک لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەستی کەوتووە جارێکی تر ئیسفادە لەم قازانجە بکاتووە بە شازێک لە شوازەکان بە مەساڵک و بەرژەوەندی خۆی بەکاری بهێنێت. کاک سەرهەد پێ دوایە هاتنی ئەم سەردانی وەزیری دەرەوەی تورکیا هیچ گۆڕانکارێک لەسەر ئەو گەمارویە دروست بکات کە تورکیا لەسەر پارێزگای سلێمانی دەوروبەری دایناوە بە بیانووی هەندێک بابەت کە دەڵێت مەترسیە بۆ سەراسایشی ئەمنی تورکیا؟ بێگومان ئەجندای سەردانەکەی چەند ڕەهەندێکی هەیە. یەکێک لەوانە دەکرێت لانی ئەمنی و ئەو گەماروی بێکە بەداخەوە خراوەتە سەر پارێزگای سلێمانی بە بوونی کۆمەڵێک پاساو، بەڵام ئێمە نابێت ئەوەمان لەبیر چێت کە تورکیا زۆرێک لە حساسەتی لەگەڵ پارێزگای سلێمانی هەیە، ئەویش بحکمەوەی کە گوایە پارێزگای سلێمانی بۆتە شوێنێک یاخود ناوچەیەک کە حیزبی پەکەکە یاخود پارتی کرێکارانی کوردستان چالاکی تێدا ئەنجام دەدات، بۆیە بەداخەوە ئەو گەمارەی خصوصی سەر پارێزگای سلێمانی و فڕۆکەخانەی هێڵەکانی گواستنەوە بڵێن گەشتی بۆ فڕۆکەخانەی سلێمانی ڕاگرتووە. ومێد دەکەم کە ئەو سەردانە و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و لەگەڵ کاربەردەستانی هەرێمی کوردستان هەنگاوێکی باش بێت بۆ ئەوەی کە ئەو گەماروی کە خراوەتە سەر پارێزگای سلێمانی هەڵبژیرێت، چونکە دوجار گواستنەوە و بازرگانیکردن ڕەهەندێکی دوو جەمسەریە، یعنی تەنها هەرێمی کوردستان سوود نابینێت بەڵکو تورکیاش سوود دەبینێت. بەداخەوە ئەو سیاسەتە هەڵەی تورکیا بەرامبەر هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی هەیەتی ڕاستە ئێمە زەرەرمان کردووە، بەڵام لە بەرامبەریشدا ئەوانیش زەرەری زۆریان کردووە. بۆیە ئومێد دەکەم کە کۆبنەوەکانی وەزیری دەرەوە لەگەڵ بەرپرسانی هەرێم ئەنجامی ئیجابی هەبێت و بە شوازێک لە شوازەکان بێت کە ئەو گەمارۆ سەر پارێزگای سلێمانی کۆتایی پێبینن. باشە کاک سەرهەد دەگەڕێمە وڵات. کاک ڕەنج بۆ دوا پرسیار دێمە لای جەنابەت، پێت وایە لە دوای گەڕانەوەی وەزیری دەرەوەی تورکیا و کۆتایی هاتنی سەردانەکەی بە زووی کاریگەریەکانی دوای ئەجەندای سەردانەکەی دەربکەوێت؟ پێمە لە ماوەی داهاتوودا ئەمە دەردەکەوێت، چ بە ئەرێنی چ بە نەرێنی. هەر هاتنی ڕێژەی ئوردوغان سەرۆک کۆماری تورکیا مانای ئەوەیە بە ئاراستا ئەرێنیەکە دەڕوات. ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بین ئەو لێگەیشتانە ئەم گفتوگویانە دەگەنە ڕادەی ئەو لێگەیشتە کە ئەمە بێت لە ڕاستیدا پێویستە ببێ بۆ هەردوو لا و هەنگاوەکانیش بۆ ئاراستەیەن. ئایا کێشەی تر دێتە گۆڕێ ڕووداوی تر دێتە گۆڕێ کە دوای خات هەندێک کێشەی سیاسی لە ماوەی ڕابردوو لە مانجی ڕابردوو هاتە پێشەوە ئەم سەردانەی هاکان فیدانیشی دواخستووە ئەوەی سەر و کۆماریشی سەر و کۆماری تورکیاشی دواخست.
ئایا ئێمە ڕووداوەکانی چەند هەفتەی داهاتوو بۆ ئاراستەیە دەبن ئێمە دەبێت چاوەڕوانی ڕووداوەکان بین بەڵام بەرچاوڕوونیەکەیە لەوەی کە دەرئەنجامی باشی ببێت. زۆر باشە سپاس کاکسەر هەت دواپرسیار بۆ جەنابی شدیانی ئەبێت پێم بڵێ ینی هاتنی خودی وەزیری دەرەوە بۆ هەرێمی کوردستان بۆ خۆی ڕووداوێکی گرنگ بوو بەڵام لەوە گرنگترەوەیە کە هەرێمی کوردستان تۆن چۆن دەتوانێت سوود لە پێگە گرنگەکەی ببینەوە پێشتیش باسمان کرد کە ئەگەر چیوەکە هەرێمی کوردستان ناوی ناهێنە لای تورکیا بەڵام پێگەکەی پێگەیەکی گرنگەوە بنکەی سەربازی گەورەی هەیە لەم ناوچەی تورکیا پێ دوایانی تر کاتی وەش هاتووە هەرێمی کوردستان سوود لە پێگەکەی خۆی وەربگرێت. بەڵێ وەکو باسمان کرد هەرێمی کوردستان پێکێکی تایبەتی هەیە لە دیلی تووشیاوە ئەم پێگە تایبەتە شوای کردووە کە سەردانی وەزیری دەرەوە چەند جارێک هەم لە کاربنەکانی پێشووتری سەردانی هەرێمی کوردستان بکات دەکرێت هەرێمی کوردستانیش بی لە سیاسەتێکی هاوسەنگ کاتەوە چکە ئێمە بەداخەوە لەو پەیوەندیانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەگەڵ وڵاتی تووشیا هەمان بوو هەستمان بە جۆرێک لە لاسەنگی دەکرد ڕاستە ئێمە هەرێمێکی لە چوارچێوەی عێراقدا بەڵام دەکرا ئەو پەیوەندیانە بە تەڕادەیەک هاوسەنگتر بووبان و چەندە مەساڵح و قازانجی تووشیا تێدا بۆ ئەوەندەش مەساڵح و قازانجی هەرێمی کوردستان ڕەچاو کرابایە بەداخەوە تا ئێستا ئەو ڕێکوتنامەیە کە باز دەکرد بە ڕێکوتنامەی 50 ساڵی تا ئێستا وردەکاریەکەی کەس نازانێت چۆنەوە لەسەر چی ڕێککەوتون بەڵام پێویستە هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنەوەی نەوتەکەی بیر لە هاوسەنگی بکاتەوە بە تایبەتی هاوسەنگی هەرێمی و نێودوڵەتی چکە نەوت بیرمان نەچێت تەنها کاڵایەکی ئابووری نییە بەڵکو کاڵایەکی سیاسی ستراتیجی گرنگە و باەخێکی ئەجگار گرنگی هەیە لە ڕووی سیاسی و ئابووری و استراتیژیەوە بۆیە دەبێت شوێزێکی زیرەکانە مامەڵەی لەگەڵ بکرێت و پێویستیشە هاوشانی ئەو هەوڵانە ئەو سەردانانە پاڵپشتێکی لەناوخۆ بۆ دروست بکرێت کە بەداخەوە ئێمەمانان توانی بڵێن کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەناردەکردنەوەی نەوت بەڕاستی پاڵپشتی نییە ئەویش بە حکمی ئەو ئیشکالەتانەی کە لە ئابووری سەربەخۆ کەوتەوە کە بەداخەوە خەڵکی ڕوبەرووی قەیرانی دارایی و کەمی موچە و لێبڕین موچە و پاشەکەوتی موچە و ئەو بابەتانە کردەوە تا ڕادەیەکی زۆریش داهاتەکەی شەفاف نەبوو و لە هەمان کاتدا پێشوازێکی تاکلایەنەش ئەم بابەتە ئەو ڕێکوتنامە کرابوو و لە دەستگاکانی حکوومەت لەسەر هەمویانەوە پەرلەمان و ئەو لیژنەیەکی لە ئەنجومەنی وەزیران هەیە بە ناوی لیژنەی نەوت و غازەوە ئاگاداری ئەو وردەکاریانە نەبوون هەموو ئەمانە وای کرد کە نەوتی هەرێم ڕابگیرێ بۆی کە جارێکی کە ئەم نەوتە هەناردە بکرێتەوە پێویستی بە پاڵپشتێکی ناوخۆیی هەیە پێویستی بە پاڵپشتێکی نێودوڵەتی هەیە پێویستی بە لۆبیکردنیەکی ئەجگار باش هەیە و پێویستی بەوەیە کە بەڕاستی بە وڵاتانی بیر لە هاوسەنگی هێزیش بکرێتەوە هەرێمی کوردستان حکمی ئەو واقعەتە جیۆپۆلیتیکێکی هەیەی وڵاتێکی داخراوە ناتوانێت ڕاستە خۆ پەیوەندی لەگەڵ وڵاتانی هەموو بە بازاری وزەی جیهانەوە ببەستێت بۆیە دەبێت یان لە ڕێگای تورکیاوە یان لە ڕێگای عێراقەوە بێت حکمەوەی کە ئێستا وڵاتی ئێران ئەو قەیرانە اقتصادی لەسەر ئەو ڕۆڵەی نییە ناتوانین استفادە لە وڵاتی ئێران بکەین بەڵام دەبێت ڕەچاوی هاوسەنگی هێزیش بکرێت بە تایبەتی هێزە هەرێمیەکان کە ڕۆڵ و مەساڵحت بەرژەوەندیان لە عێراق و هەرێمی کوردستاندا هەیە. سپاس بۆ بەڕێستەر هەچێخا چاودێری سیاسی ڕاستەخۆ لە قەڵازێ لەگەڵمان بووی سپاس بۆ کاک ڕەنجەفەر کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنجی هەردووکتان جارێکتر بەخێر بێن بەڕێزان سپاس پێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون هەر شاد و بەختەوەر بن.